ئەمڕۆ لە دامەزراوی ویم سیمیناری یاساکانی هەرێمی کوردستانمان ئەنجامە و یاسانی تایبەتن بە مافەکانی ژنانی لە کوردستان و تشکمان خستە سەر و مافانەی کە چەسپێنراوە بۆ خانمان لە هەرێمی کوردستان بەراوردمان کرد بە وڵاتانی چواردەورمان بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پێشکەوتنانە و بەو بڕیارانەی کە هەیە لەسەر ئاستینەتەوەی گرتوەکان تشکمان خستە سەر هەموو ئەو مادانەی کە مافەکان ئەیا بە خانمان و خانمانمان هوشیار کردەوە و پێمان ڕاگەیاندن کە بەدەر لەو مافە گشتیانێک کە ئیبیستن لێرە و لەوێ کۆمەڵێک مافی زۆر گرنگتر هەیە لە ناو یاساکانە ئاماژەمانە بە یاسای باری کەسێتی ئاماژەمانە بە یاساکانی خراپەکارانەی ئەمریکانی پەیوەندیکردن یاسای قەدەغەکردنی تونتیژی خێزانی ئاماژەمانە بە کۆی ئەو یاسانی تر کە هەموو پێدراوی تایە بۆ مینە و بۆ ژنان لە هەرێمی کوردستان هیوادارم ئەم ڕۆژە ببێتە هۆی بەخۆداچوونەوەیەکی ژنان بۆ ئەوەی زیاتر پێگەی خۆیان بسلمێنن لەناو کۆمەڵگادا و کار بکەن و کاری زیاتر بکەن بۆ ئەوەی بتوانن جێپەنجەی خۆیان دیاری بکەن لە سەرجەم سێکتەرەکانە چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی کۆمەڵایەتی چ لە ڕووی پەروەردەی ژنان ڕۆڵێکی ئەگە بچینەوە مێژوو ڕۆڵێکی مێژوو و بەرچاویان هەبووە لە خەباتدا لە سەردەمی شاخیشدا ژنان دەورێکی یەکجار کاریگەر و سنگ و قورسایی خۆیان هەبووە. تۆ حەقی نیشتە جێبوونت هەیە مافی نیشتە جێبوونت هەیە بۆ واتای چی یاسایەکمان هەیە بەڵام مەرجێکی تایە بەداخەوە زۆرجار لەبەر نەبوونی هۆشیاری خانمان کێ لە ناو دادگاوە نازانن مەرجی ئەوەی کە تۆ مافی نیشتە جێبوونت بۆ بگەڕێتەوە چەند مەرجێکی تیا لە یاساکەتاتوە گرنگترینیان ئەوەیە کە بێت لە یەکەم دانیشتنی دادگایە بیچەسپێنی لە ڕۆژی جابوونەوەکە بڵێ داوای پاراستنی مافی نیشتە جێبوونەکە. ئەمڕۆ ویم فاوندیشن هەڵسا بە سازدانی سیمینارێک کە من لێرەوە دەستخۆشیان لە یەکەم سیمینارێکی زۆر تایبەت بوو تایبەت بۆ یاسانەی کە لە هەرێمی کوردستانە دەرچووە ئەو یاسانەی کە کۆمەڵێک یاسا بوون کە یاساکانی ژنانیان پێشێل کردبوو کە پێشتر لە دەستوری عراقیا بڵین ئەم یاسانە لە پەرلەمانی عراقا هەموار نەکرابەوە ئەم یاسانە بە جوهدی ئەندام پەرلەمانانی کوردستان یاساکان هەموار کرا و کۆمەڵێک یاسای باش بوون کە کۆمەڵێک لە پێشێلکاریەکانی بۆ بەهۆی ڕێگری لە کۆمەڵێک لە پێشێلکاریەکانی مافی ژنان. بۆ خۆی ئەم سیمینارە گرنگێکی زۆر باشی هەبوو جێ خۆی گرتەوە بە حکمەوەی کە بەشداریەکی زۆر باش هەبوو لە ناو سیمینارەکە و بەڕاستی ڕوونکردنەوە و پرسیارکردن و بەشدارکردنی گەرم و گۆڕی ئامادەبوانیش بۆ خۆی سەلمێنەری ئەوەیە کە بەڵێ سیمینارەکە گرنگ بوو لە کاتێکی گرنگی شاکرا لە ڕۆژێکی گرنگتریشە ئەنجامدرا بۆیە ویم بۆ خۆی ئەم هەنگاوەی سەلمێنەری ئەوەیە کە ئەکرێت ئەو ڕیتمە زۆر لێکچوانەی کە هەیە لە ناو کارکردنی دامەزراوە ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە تێپەڕاندووە و ئەکرێ بە شێوەیەکی زۆر زانستیان و ئەکادمیانە کار بکات و ئەکرێ دەست بوو بۆ سەبرینەکان باوە بزانێت لەکوێیە کێشە هەیە چارەسەریان کار لە ڕێگەی سیمینارەکان و هۆشیاری باشتر بڵاو بکاتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕۆڵی کاریگەری باش ئەوێت چونکە بەڕاستی ڕێگەیەکی جیاوازی گرتووە لە ڕێگەکانی تر پێم وایە لەبەرەوەی کەسانی تایبەتمەند دێنێ و بابەتی جیاواز هەڵەبژێرێت و ویم بە شێوەیەکی زۆر زانستیانە وجگەلەوەی کە هەموو ئامادەکاری لۆجستەکانیشی زۆر باش و شیاو بوون بۆیە دڵنیام کە ئاماجەکەی باشترە پێکیت. ئەمەوێت دەستخۆشی لە ڕێکخراوی ویم فاوندیشن بکەم بۆ ڕێخستنی ئەم سیمینارەی ئەمڕۆ لە ڕاستیە ڕێخستنی ئەم جۆرە سیمینارانە ڕێگەیەکە بۆ کۆکردنەوەی ڕێکخراوە جیاوازەکان چالاکە جیاوازەکان کە لە بوارەکانی مافی مرۆڤ کار ئەکەن کە ئەمڕۆ باسی یاساکانی پاراستنی ژنان کرا ئەمەش گرنگێکی تایبەتی خۆی هەیە بۆ ئێمە من وەکو چالاکێکی کۆمەڵگەی مەدەنی وەکو کارمەندێکی ڕێکخراوێک بۆ من گرنگە ئەمڕۆ بەشداری بکەم لە سیمینارێکی ئاواهەیە بۆ تێگەیشتنی زیاتر و هەروەها بۆ دروستکردنی پەیوەندێکی باشتر لەگەڵ هەموو ئەو هاوپیشە و هاوکارانم کە ئەمڕۆ لێرە بەیەکەوە کۆبووبووینەوە.